ئەوەی دڵخۆشکەرە بەو تەمەنە بچووکەوە جگەلەوەی کە ئەزممویان کەمە بەڵام بە پرسایەتێکی زۆر بەهێز و قورسەوە لەسەر شانی خۆیانە یاری دەکەن حەز بۆ دەکەن کە ئەو درێسەی لەبەریتیان یانەی ورشی هەولێرە لە فەریقێک دەچێت کە چەندین ساڵە پێکەوە ئەو فەریقا کاری باشیان کردووە. خۆشببختانە یاری یارزانەکان وا دەبیندرێت کە ئەزمون پێیا دەکەن نەوەک بوو بڵێت چەندین ساڵە ئێمە لە یاریەک بۆ یاریەکە فەرق دەکەین. قەنەعەت دەبێت کاحسێن ئێمە وەکو یارزانەکان دەستەی کارژێری بڵێن لەگەڵ دەستەی ڕاهێنەری لەگەڵ یارزانەکان پێمان خۆشە یاریەک لەگەڵ یانەیە بکەین کە بەهێز بێ. باشترین ڕێزبندمان هەیە ئەگەیستە چارەم یان پێنجەمی چونکە هەموو کاتێک ئامادەیە بۆ سەرکەوتنی ئێمە لەوەدا یارزانێکمان نییە زۆر لەسەرەوە یارزانێکمان لەخۆی هەمووی لێک ئاستن ئەو یاریزانە یارینەکە ئەوەی بەدیلەکە یەدێکەکە ئێستا خۆشببختانە هەموو وەکو یەک یاری دەکەن ئەو یاری داهاتوو هیچ کێشەیەکمانە لە هەموو ڕوویەکە بەش بە حاڵی خۆمان هەموو ئامادەینە نەک یارزانەکان ستافی ڕاهێنەرانیش.